ئێستا من برایەکم هەبوو یعنی ئێستا کۆچی دوایی کردووە بەڵام هەتا بڵێ کەسێکی بەدین بوو کەسێکی نۆشکەر بوو یعنی نۆژێ کرد حرامی ناخوارد بچوایەتە شۆنی ئەگەر بیزانایە شتەکە حرامە وازی لەو ئیشە ئەهێنا بە مناڵی خەریک مزگەوت بوو یعنی کەسێکی تا بڵێ ئەلحەمدوللا بە ئەخلاق بوو بەڵام یەک غەڵەتی زۆر گەورەی کردو مامۆستا جوێت لێمە ئەگەر غەڵەتەکەی گوناهوشتە باسی مەکە خوالی خۆش بێتەوە ئەگەر نازانم مامۆستا ئاخر خۆی کوشتووە لە 20 ڕەمەزان خۆی کوشتووە ئەنجا ئێمەش گشتمان زۆر خەفەتە خۆین نازانین چی بکەین یعنی ژیانمان زۆر تاڵ بووە بەڵێ ڕۆژی شکانووە ماڵەوە هیچ قسەی پێ نەوتووە. چەند ساڵ بوو؟ ئەمەنی 26 ساڵ مامۆستا. ژنی هەبوو؟ ژنی نەبوو مامۆستا. حاڵەتی نەفسی لەگەڵا بوو خوشکەکەم؟ وەڵی نازانم مامۆستا یعنی کەسێکی تەبیعی بوو بەس ڕۆژێ پێشەوەی کەوا لە خۆی بکە من هەموو جا بە مۆبایل لەگەڵیانە قسەمە کرد من لەگەڵیان ناژێم من شوم کردووە بانگیم کرد جوابمی نەدایەوە نازانم یعنی چەند جارە خۆیە هاتسێ مۆبایلەکەیە کرد بەڵام 2-3 هەفتە پێشەوە هاتم بۆ ماڵیان وتی گۆنا لەسەرەوە هینم بینیوە خانووەکەمان دووقاتە وتی شتێ سپین بینیوە کەوتومەتە دوای ڕایی کردووە ئێمە ژەر بە گاڵتە وەرمان گوتمان بزانین گاڵتاکە بە پێکەنینەوە لەسەر نانخواردن کە ڕۆژومانشکان یعنی مامۆستا کەسێکی بەدین بوو ئەوەی ئەیبینی خەفەتە خوا یعنی کوڕێکی زۆر زۆر چاک بوو نەڵێن برای خۆم بووە ئەو عالەم بۆی بە ئەسەفە بەڵام ئەو غەڵەتە گەورەی کردووە یعنی بەچی خۆی کوشت خوشکەکەم بە دەمانچە مامۆستا حول ولا قوة إلا بالله خوشکە بەڕێزەکەم طبعا خۆ کوشتن تاوانێکی زۆر زۆر گەورەیە زۆر زۆر گەورەیە بەڵام تەمەنا ئەکەین ئێمە یعنی داوا ئەکەین لە خوای پەروەردگار خوای گەورە لێی خۆش بێت لەو کاتەیە بەڵکو تێک چوو بێت لەو کاتەیە هۆشی لە خۆی نەبوو بێت بۆیە بە هەر حاڵێک بەڵام مادام ئەهلی تەوحید و موسڵمان بوو لەسەر عیبادەت و دینداری خواناسی بەردەوام بۆ داواکارین لە خوای پەروەردگار بە هەڵەی ئەو نەکات خوای پەروەردگار بە ڕەحم و میهرەبانی خۆی لێی خۆش بێت بە گەورەی خۆی لێی خۆش بێت ئینشاءڵڵا مامۆستا دوای خێرمان بۆ بکە خۆشمان یعنی هەرە گیرین خەفەت زۆرە خۆین یعنی ژیانمان لێ تاڵ بووە نازانین چی بکەین یعنی هیچ بەسەر خۆمانەوە نین لەسەرم ژیانە خۆ ئەوەی خۆیە کوژێت کەسوکارەکەش یە کوژێ ئەو فیشەکە بەس بە خۆیەوە نانێت بە برای ئێمە گشتمان یعنی بە تەواوەتی گشتمان مردوونە نەک یەک نەفەری یعنی دێمە ماڵیان هەموو شتەکانەکەێتەوە بەرچاوم مۆبایلەکەشی هەمووی فەیسبووکەکەی گشتی شتی دینی یعنی جمعان هەموو جمعەیە بۆ مزگەوتە ڕۆی یعنی نۆژشتی زۆرە کرد یعنی ئێمە خەفەتەکەمانەوەی ناچێتە مێشکمان و چکە کەسێکی ئارەخۆر نەبووە سەرسەری نەبووە ئەو شتانی نەبووە ئێمە مشکلەکەمان ئەوەیە چۆن وای کردووە ئایا بێ نەفسی بوو بێ دیارە شێت بووە لەو کاتەیە شێت بوو بێ لەو کاتەیە مێشکی لای خۆی نەما بێت داواکارین لە خوای گەورە لێی خۆش بێت و ئەمە پەیامێکە بۆ هەر کەسێک فکرەی خۆکوشتنی هەیە یان ئەوێ خۆی لە ناودای خۆی ونکا بە هەر شێوازێک خۆی ئینتیحار کات ئەمە تاوانێکی زۆر زۆر گەورەیە ئێوە ئەگەر بەزەیتان بە دنیای خۆتان نایەتەوە بەزەیتان بە قیامەتی خۆتان نابێتەوە یعنی پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک بە هەر شتێک خۆی بکوژێ هەتا قیامەت بەوە خۆی ئەکوژێتەوە ئەوەندە تاوانێکی گەورەیە پاشان ئەو گولەی بە خۆت ێوانیت تەنها بە خۆتی وەنانی وەڵڵاهی بە کەلەی هەموو خزم و کەسوکارەکەتی وێنەی بە تایبەت کەسە نزیکەکانت دایک باوک بە دەرەجەیەک خوشک و برا ئەمانە لێیان تێکەچێت یعنی ژیانمان زۆر لێ تێکچوو مامۆستا یعنی نازانین چی بکەین هەر خەفەتە خۆین نازانین چی بکەین یعنی ئەلی بەسەر ژیانەوە نین خۆی گەورە سەبر و ئارامیتان پێ ببەخشێ خۆی دوعای خێرمان بۆ بکە مامۆستا یعنی بەدیل حەج و شتی بۆ بکەین مامۆستا هیچ پێکات خێر و خێرات بۆی بکەن سەدەقات و خەیری بۆ بکەن دوعای خێری بۆ بکەن بەڵکو خۆی گەورە لێی خۆش بێت بەدیل حەجشمان بۆی کردو مامۆستا ئێستەوە خێر و خێراتش بەخوا لە خێر بێ بەشی ناکەین دایمیش دوعاکەین دەڵێن خوایە لێی خۆش بەخوایە بەکردەوەی خۆی لەگەڵیان گەورە لێی خۆش بێ ڕەبی خوای گەورە لێی خۆش بێ خوای پەروەردگار ڕەحم لە ئێوەشکا و سەبووری و ئارامیتان بۆ بنێرێت دوعای خێرمان بۆ بکە خوای گەورە ڕەحممان پێ بکە مامۆستا